مۆسا یەکێک لە ماڵەوە مەشروب بخواتەوە من لەو ماڵەیە نوێژ و تاعەت کەم قبوڵە وەکو پرسیار کردوەتی ئەسڵ ئەوەیە ئەو ماڵە مەشروبی تیان نەبێت چونکە مەشروب بۆ خۆی بە نەفرەت کراوە و ئەوەشی ئەیخواتەوە بە نەفرەت کراوە کەواتە ئەو کەسە و ئەو شوێنەش کە مەشروبی تیا ئاخورێتەوە دوورە لە ڕەحمی خوای گەورە بۆیە ئەگەر هەر ناچار بووی ئەتوانی لەو ماڵەیە بیکەیت بەڵام شوێنی ترت دەستکەوت ژوورێتر دەستکەوت کە ئەو ژوورە مەشروبی تیا ناخورێتەوە یا ئەو ماڵە مەشروبی تیا ناخورێتەوە قاتی سەرەوەیە ئەتوانی لەو شوێنەیە بیکەیت چونکە وەکوتم ماڵێک کە مەشروبی تیا بخورێتەوە ئەو ماڵە بۆ خۆی لە ڕەحمی خوای گەورە دوورە و خوای پەروەردگار غەزەب لەو شوێنە ئەگرێت دەجا عەرەق بەنەعلەت کراوە خودی عەرەق بەنەعلەت کراوە و ئەوەی ئەیخواتەوە و ئەوەشی کەوا حازری ئەکات ئەوەی کەوا مەزەکەی بۆ حازر ئەکات ئەوەی کەوا ئەیوشێ ئەوەی کەوا کرێکاریەکەی بۆکە ئەوەی کەوا خزمەتی ئەو کەساکە ئەمە هەمووی بە نەفرەت کراوە بۆیە ئەبێ زۆر وریابن و مەسەلەی نوێژەکەت ئەگەر شوێنی تر هەبوو ئەتوانی لەو شوێنەیە نوێژنەکەی بڕۆی بۆ شوێنێکی تر ئەمما ئەگەر ناچار بووی شوێنی ترت دەست نەکەوت دروستە بەڵام نابێ لەو کاتەیە کە عەرەقەکەت دانراوە تۆ بڕۆی لە تەنیشتی عەرەقەکە و نوێژەکەت کەیت نە دروستە لەو ماڵەیە ئەبێ لەو ژووریان نوێژەکەت نەکەی بەڵکو بڕۆیتە ژوورێکی ترەوە والله تعالى أعلم